سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی بازنەی هەڵبژاردن لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا هاتمەوە لاتان. هەمیشە گوتومە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەدا لەگەڵمان دەبن بۆ ئەوەی کە توانا و ئەو هێزەی کە لە ڕابردوودا لە نێو چین و توێژەکاندا کاریان لەسەر کردووە لە ئایندەدا بتوانن لە پەرلەمانی کوردستاندا کاری لەسەرکەن. پارێزەر نیان عومەر تۆفیق وەکو بەربژێری ژمارە 50 پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی 190 لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمانە. بەڕێز نیان خان بەخێر بێت. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەربژین تەمەندرێژ من یاسای بەرنامەکەی من وایە پرسیار دەکەم وەڵام لە جەنابتانەوە لە کۆتایی بەرنامەکەدا دەتوانن بەڕێستان لە پاش ماڵاواییکردن خۆتان بە بیسەر و بینەرەکان بناسێنن. من ئێستا دێمە لایە و پرسیارانەی کە پرسیاری زۆری چین و توێژەکانی سلێمانین کە لە ئامانجیانایە بزانن ئێوە کار بۆ چی دەکەن و لە ئایندەدا چه خزمەتێک دەکەن لە پەرلەمانی کوردستاندا خوددا و دەنگدەرانتان بیکات. یەکەم باز لە سەروەری و ژیانێکی شایستە دەکەین لە سلێمانیدا تا چەند لە کارنامەی جەنابتانە هەیە یاخود کاری لەسەر دەکەن. بەڵێ ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە لیستی ژمارە 190 طبعا تەمسیلی کار و کارنامە و پرینسیپ و استراتیژیەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەیت. پارتی دیموکراتی کوردستانیش هەمیشە کە خۆی بە خزمەتکاری هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان زانیوە پرۆژە و کارنامەی خۆی هەیە. کارنامەکانی پارتی دیموکراتی کوردستان هەمووی کارنامەی چاکسازیە کە ئەم کارنامەیە درێژە پێدەری کارنامەی چاکسازی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا. لە هەمان کاتە کارنامەکانی پارتی دیموکراتی کوردستان کارنامەی ئاوەدانی و خزمەتکردنی هاوڵاتیانە پێم وابێ کارنامەکە لەم دووشتەدا خۆی باشە. لە ڕووی سەروەری یاساوە پرسیارم لێ کردی. سلێمانی یاسا و وەبا بڵێن یاسای تێدا پەیڕەوی دەکرێت یاخود هەوڵ دراوە لەم شارەدا با یاساکە ببەسمەوە بە ئەمن و ئەمانەکەەوە. ئەمن و ئەمان و یاسا و ئەوەی پێوترێ بڕیاردان لەم شاردا چۆنە؟ سەروەری یاسا و سربەخۆیی دەسەڵاتی دادوەری و سربەخۆیی بێلایەنی دادگاکانی هەرێمی کوردستان یەکێکە لە پرینسیپ و استراتیژەکانی پەیڕۆ و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان. لەم پێناوەشدا هەمیشە پارتی دیموکراتی کوردستان جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە دەبێت یاسا سەروەر بێت و هاوڵاتیان لە بەردەم یاسادا یەکسان بن و دەبێت ژیانی هاوڵاتیان پارێزراو بێت و دەبێت مافیان پێشێل نەکرێت. بەڵام بەداخەوە لە دەڤەری سلێمانی پێم وابێ بارودۆخەکە جیاوازە خەڵک لەسەر ئازادی بیر و باوەڕی سیاسی تیرۆر دەکرێت بێ ئەوەی یاسا هیچ حساب و کتابێکی لەم بارەوە دەگوترێت ئەمە بۆ بانگەشەی هەڵبژاردن دەگوترێت. ئێوە بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەمانە دەڵێن کە سلێمانی یاسای تێدانە تیرۆری تێدایە خزمەت گوزاری تێدانە پەراوێز خستنی تێدایە ئەمانە بۆ بانگەشەن یاخود نەخێر لەواقعدا هەندێک ئەو سیاسیانی کە لە سلێمانیدا هەن نەیانتوانیوە حکومڕانێکی باش بن بۆ سلێمانی. وڵای من پێویست ناکات ئەوە بانگەشی هەڵبژاردننی بۆ بکرێت چکە پێش ئەوەی ئێمە باسیکەین واقعەکە بەرجەستەکراو بووە لە ناو شاری سلێمانیدا. ئێمە نەهاتوین لە خۆ باسی بابەتێک بکەین کە ڕووی نەدابێت بەڵکو تیرۆرکردنی مرۆڤەکان لە شاری سلێمانیدا خۆی یەک لە دوای یەک هەمووی بوونیان هەبوو بە ناو ناونیشانەوانێ لەسەر بیر و باوەڕ و ئازادی جیاوازی بیرروڕای سیاسی ئەم کەسانە تیرۆر کراون و زۆر کەس هەبووە کە دەستدرێژی کراوەتە سەر مافەکانی و وەسەرانی لێسەندراوە. ئەم بابەتانە هەمووی بابەتی واقعین و لە دەڤەری سلێمانیدا بەڕوونی و ئاشکایی بە ڕۆژی ڕووناک ئەنجامیان داوە. ینی پێویست ناکات ئێمە وەکو چی ینی وەکو چی چ نمونێکتان لایە کە لە شاری سلێمانیدا ڕووییا بێ یاخود تیرۆر هەبێت یا چی هەیە؟ ئەو کێشە خێزانی و ململانێ سیاسیە ناوخۆیەی کە لە ناو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوو بەداخەوە پێش ئەوەی کە خۆیان تیرۆر بکەن پێش ئەوەی کە خۆیان مناڵەکانی خۆیان هەتیوبارکەن پێش ئەوەی لولەی تفەنگەکانیان بنێنە یەکتری و کێشە خێزانیەکانی خۆیان یەکلایی بکەنەوانێ ئەوان خەڵکیان کردە کادر و ئەندامەکانی خۆیانیان کردە قوربانی کێشە و ململانی خێزانیەکانی خۆیان. دەتەوێت بڵێ ئەوان باکیان بە ئەندامانی خۆیان نیە چ باکیان بە هاوڵاتیان و چین و توێژەکان دەبێت؟ ئەوە هەر بەڕوونی دیارە کە
چەند کەسیان تیرۆر کرد لەسەر بابەتی ململانی سیاسی ناوخۆیی ئەو حیزبە و پێشتریش کەسانی تر هەر تیرۆر کراون ڕاگەیەندکاریان تیرۆر کردووە و کەسانی ئەمنیان لە ناو هێزەکانی خۆیان تیرۆر کردووە و کەسانی ئازادی خواز و ڕۆژنامەوانیان لەسەر قسەی حەق تیرۆر کردووە ئەم بەڵگانە هەمووی بەڵگەی ڕوون و ئاشکران و بوونیان هەیە و تا ئیستاش قسەکە لەسەر ئەوەیە بۆچی کە تاوانێک لە سلێمانی ڕوودەدات دەست بەجێ کەسی تاوانبار دەستگیر دەکرێت بۆچی لەم تاوانانەی کە جێگەی گومان و کە دەستی تۆمەتبار بۆ ئەو لایەنە سیاسە ڕادەکێشرێت تاوانەکان بە داخراوی دەمێنێتەوە کەسی تاوانبار بوونی نییە و دیار نابێت باشە لە ڕابردوودا وەکو جەنابتان دەڵێن چەندین تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانمان بینی و هاوڵاتیان و کاسبکارانمان بینی لەم شارەدا کاوانە هەمووی بوونە داخێک و نیگەرانیەک بۆ ئەو سیاسیانەی کە من زۆر جا دەڵێم ئەمانە سیاسی نین کە لەم شارەدا کار دەکەن 7 ساڵ کارکردن لە دادگای سلێمانیدا تا چەند بەڕێز نیانخانی دەوڵەمەندتر و بەهێزتر کرد بۆ ئەوەی هەنگاو بنێ بەرەو بربژێر بوون بێگومان پەرلەمان یەکێکە لە باڵاترین دەسەڵاتی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە حکومڕانی میلەت دەکات بە جێبەجێکردنی ئەو یاسایانی کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە خۆم بە شەرەفمەند دەزانم کە ئەزمموی 7 ساڵ کاری یاساییم و شارەزایی لە یاساکان و لە کاروباری هاوڵاتیان و کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان وای کرد کە لە ئێستادا بتوانم ئەو بەرپرسیارەتی قورسە بخەمە سەرشانم و ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێ بەپێی ئەزمموی خۆم لە دادگایە لە یاساکاندا چەندین دەق و بەرگەی یاسایی هەیە کە من پێم باشە بەو جۆرە هەموار بکرێتەوانێت ئەم جۆرە وەکو چ بەرگەیەک بۆ نمونە لە ئێستادا ڕێژەی جیابوونەوە زۆر زیادی کردووە کاتێک کە ڕێژەی کە ژن و پیاوێک لێکتری جیا دەبنەوە چەندین داوای بەدوایە دێت هەر لە داوای نەفەقەی منداڵ نەفەقەی ژن تعویزی تەلاق داوای بینینی منداڵ ئەم داوایانە هەر یەکە بە جیا تۆمارەکرێت بۆیە ئێمە دەتوانین من دەتوانم کارێکی وا بکەم کە هەرچی کێشەکانی باری کەسی ئەم ژن و پیاوەیە لە یەک داوایە کۆ بکرێتەوانێ باشە نیانخان یانی زۆرجار لێرە و لێ باز لە دەستورێکی تایبەت بە هەرێمی کوردستان دەکرێت کە لە ڕابردوودا لەلایەن پەرلەمانی کوردستان و تایبەتتر پارتی دیموکراتی کوردستانە هەوڵی زۆری بۆ درراوە کارێمی کوردستان دەستورێکی تایبەتی بەخۆی هەبێت ئێوە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان دەتانەوێت لە ئایندەدا خودابی کا لە پەرلەمانی کوردستاندا کار لەسەر ئەم چەمکە بکەن بێگومان ئەو کێشە و گیر و گرفتە گەورانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتەوە وەک بووە هۆی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان بێگومان نەبوونی دەستورێکی نیشتیمانی بوو بۆ هەرێمی کوردستان طبعاً ئەم ڕژنووسی دەستورە ئامادەیە و بەڵام پێشتر بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکانەوە نەتواندرا کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستورێکی نیشتیمانی خۆی بۆیە یەکێک لە کارنامە سەرەکیەکانی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەماندا ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستوری خۆی و وەسەرجەم کێشەی نێوان لایەنە سیاسیەکان کێشە ئابووری و سیاسی و کۆمەڵاتیەکانی ئەم هەرێمە بە پێی بنەما و بنچینە دەستوریەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. باشە کێنەوە حەزبانەی کە نایانەوە هەرێمی کوردستان دەستورێکی تایبەتی بەخۆی هەبێت؟ جا وەڵڵاهی بە ناشکری نەبێت تەنانەت جوانترین پرۆژەی خزمەتگوزاری کە دروستکردنی شوقەبێ بۆ هاوڵاتیان ئللا ئەبێ هەندێک لایانی سیاسی کێشە و مەشاکیلی بۆ دروستکەن لەسەر هەموو پرسێک هەندێک لایانی سیاسی ئەبێ گرفتی بۆ دروستکەن یا ئەبێ بە ناوی خۆیانەوە بێ یان ئەبێت خۆشیان شەریکە بەش بن یا نابێت ئەو پرۆژانە کە بگاتە شوێنی خۆی مەبەستیان شەریکە بەشێگەیە زیاتر بەڵێ ئەوان نایانەوێت بۆ نمونە لە هەموو دنیاە دەرفەت دەدرێ بە حیزبی حکومڕان کە بە دەنگی خۆی چوەتە پەرلەمانەوە یعنی حەقی مەشروعی خۆیەتی پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بکات و پرۆژەی خزمەتگوزاری بدات بە هاوڵاتیان ئەمان ئەڵێن با پارتی دیموکراتی کوردستان کە چەندین ساڵە براوەی هەڵبژاردنەکان بووە بەڵام ناهێڵن یەک پرۆژەی خزمەتگوزاری بە ناوی ببێ بەدەستکەوت بۆ پارتی دەست برابێ بۆ هەر پرۆژێکی خزمەتگوزاری کە خزمەت بەچین و توێژەکانی هاوڵاتیان بکە ئەمان یان داوای شەریکە بەشیان کردووە یان تێکی ئەدەی هەر ئەوم بۆ تێکەڵکێشکە لەگەڵ کەرتی پیشەسازیدا. بەڵێ طبعا لە کەرتی پیشەسازی ئێمە بابەتی نەوتمان هەیە مەلەفی نەوت ئەم مەلەفە حکومەتی هەرێمی کوردستان
برێوی بەم کەرتەدا و مەلەفی نەود یەکێک بوو لەو مەلەفانەی کە فریای موچەخۆرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە و بە تایبەتی لە چ کاتێکە لەو کاتەی کە پشکی لە سەدا حەڤەی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی عراقیەوە بردرا و بودجەی هەرێمی کوردستان بردرا ئەو کاتە حکومەتی هەرێمی کوردستان ئاعتیمادی کردە سەر داهاتی نەوت بۆ موچە و قوتی هاوڵاتیان بەڵام لایەنێکی سیاسی و لایەنەکانی بە تایبەتی لە دەڤەری سلێمانی چەندین بەرنامەیان خستۆتە گەڕ بۆ ناشرینکردنی مەلەفی نەوت کە دەڵێن بۆ نمونە مەلەفی نەوت مەلەفێکی شەفاف نییە مەلەفێکی شەخصیە لە کاتێکدا کە خۆشیان برا بەشی حکوومەتن بێگومان لە کاتێکدا لە کابینەی نوۆی حکومەتی هەرێمی کوردستاندا یەکێک لەو چاکسازیانەی کە لە مەلەفی نەوت داکرا ئەوە بوو کە پێداچوونەوە کرا بە گرێبەستە نەوتیەکاندا و لە هەمان کاتە حسابێک بۆ داهاتی نەوت دانرا کە پێشتر ئەم حسابە نەبوو کە ئەویش حکومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی کرد لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی ئەمریکیدا بۆ ئەوەی کە داهاتی نەوت لەو بانقەدا دابدرێت و بە شێوازێکی شەفافانە مامەڵی پێوکرێ من دەپرسم ئەگەر مەلەفی نەوت مەلەفێکی شخصی و مەلەفێکی نهێنی بووایە ئایا حکومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی دەخستە ناو بانقێکی گەورەی ئەمریکیەوە بێگومان نەخێر کەواتە مەلەفی نەوت مەلەفێکی نهێنی نەبوو مەلەفێکی ئاشکرا بووە و شەفاف بووە و مەلەفێکی شخصی نەبوو مەلەفێکی نیشتیمانی بوو بۆ ئەوە بوو کە هەر کاتێک ئەگەر یەکێک لە داهاتەکان و بودجەی هەرێمی کوردستان کەوتە مەترسیەوە ئەم مەلەفە فریای موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەوێت کە بە واقعیش بینی باشە ئەم شان بادان و باڵبادان و قسە زلی و دەنگ بەرزکردنەوەیان لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا لە پای چییە؟ واللهی جا ئەمان وەک ئەوە وایە هەر بگەڕێنەوە سەر پرسیارەکەی پێشووتر ئەمان خەڵک تیرۆرەکەن و بانگەشە بۆ سەروەری ئێستا لەڕێی هەڵبژاردنەکانەوە تیرۆرەکەیان گواستۆتەوە بۆ ئەوەی کە خەڵک بەلاڕێیا بن ئەو ڕاستیانەی کە هەبوون لە ڕابردوودا هەر چۆن هەیە ئەو ڕاستیانە بە شێوەیەکی کە ئاڕاستە بکەن لە خزمەتی خۆیان. ئێمە ئەتوانین شتێکی تر بڵێن ئەکرێ بانگەشەی هەڵبژاردن تۆ کردداری خراپەکار و تاوانکاری ئەنجام بدەیت پێچەوانەکەی بکەی بە بانگەشە باشە تۆ خەڵک بکوژیت بەڵام بانگەشە بۆ بکەی کە نابێ خەڵک بکوژرێت باشە دزی بکەی بەڵام بە ئاشکراڵی دزی تاوانە نابێ ئەنجام بدرێت باشە ئەمان یەکێک لە بانگەشەی هەڵبژاردنەکانیان چییە دەسەڵاتی خۆسەپێنە دەیوەرە بزانە کێ مێژووی هەیە لەگەڵ دەسەڵاتی خۆسەپێندا ساڵی 2014 لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بزوتنەوەی گۆڕان بە حەقی خۆی زۆرترینی کورسەکانی بەدەستێنا و ئەبوو پارێزگاری سلێمانی لە بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەوان نەیان هێشت پارێزگاری سلێمانی قاچ بخاتە ناو پارێزگارەوە و پارێزگارەکەیان خۆیان دایان ناو و بۆ خۆیان بەکاریان هێنا ئایا دەسەڵاتی خۆستەپێن کێ مێژووی هەیە لەگەڵیا ئەمان نەبوون کە لە هەڵبژاردننی ساڵی 2014 خۆیان سەپاند بەسەر ئەنجومەنی پارێزگایەدا قسەیەکی دیکەش هەیە لەو کاتەدا کە گیر و گرفتێک دێتە پێشەوە گیر و گرفتەکە دەدەنەوە بەسەر پارتی دیموکراتی کوردستاندا کە سەرکەوتنێک هەبێ هەمویان خۆیان دەکەنە برابەشی پارتی دیموکراتی کوردستان ئەمەش ڕاستی ئەو حزبانە نییە کە دەیانەوێت یانی ئەو کێشە و ئاستەنگ و قەیران و نەبوونی ئەمن و ئەمانی کە لە شاری سلێمانیدا هەیە هەر هەمووی بخەنەوە ئەستۆی حکوومەت و پارتی دیموکراتی کوردستان بێگومان ئەمان ئەوە یەکێک لە پرۆژەکانیانە بۆ چونکە بۆ نمونەوە کوچی وەکو مامەڵەکردن بەداهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە طبعاً کابینەی نوۆی حکومەتی هەرێمی کوردستان ئێمە وتمان کابینەیەکی چاکسازی بوو بێگومان بنبڕکردنی گەندەڵی بوو و گەندەڵکاران دژی ئەم کابینەیە وەستانەوە بۆ کە لێدان بوو لە گیرفانی ئەوان کاتێک کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور داوای ئەوەی کرد کە با داهاتەکانی ناوخۆی پارێزگاکانی هەولێر سلێمانی دۆ بکرێ بە داهاتێکی نیشتیمانی با لە چوارچێوەی بانقێکی نیشتیمانیدا ئەم داهاتانە کۆ بکرێتەوە دواتر ئەم داهاتانە سەرف بکرێتەوە بۆ خزمەت و بەرژەوەندی هاوڵاتیان باشە لێرەدا پارێزگاری لایەنە سیاسیەکانی پارێزگای سلێمانی دژی هەڵوێستەی سەرۆکی حکومەت وەستانەوە خەڵکیان تی ئەگەیاند کە ئەم کاری حکومەتی هەرێمی کوردستان نیاخە من پرسیارگەلێکم مابوو وەکو هەڵبژاردنەکان ڕەشەباکە گەرم و گۆڕترە دەرفەت نایە کە لەگەڵ جەنابتا زۆر بمێنمەوە هیوای تەندروست باشیت بۆ دەخوازم هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم هیوادارم لە پەرلەمانی کوردستاندا بەڕێستان بەم دەنگ و سەنگ و خەمخۆریەوە لە پەرلەماندا ببنەوە نوێنەری هاوڵاتیان ببنەوە نوێنەری دەنگدەرەکانتان پرسیاری کۆتاییت لێ دەکەم ڕەشەباکە نایاڵێ زیاتر لەگەڵ جەنابتا بم
پرسیاری کۆتایی ئەوەیە کە دەڵێم لێکردنەوەی پۆستەرەکان نیان عومەرەکان ڕدەگرن؟ لێکردنەوەی پۆستەرەکان کردارێکی تاوانکاریە، پێشێلکردنی سەروەری یاسایە لە دەڤەری سلێمانیدا. ئەوان توانیان پۆستەرەکانی ئێمە لێ بکەنەوە و پۆستەرە زەردەکانمان لە شەقامەکانی شاری سلێمانی نەهێڵن، بەس خۆ ناتوانن ڕنگ و دەنگ و هێز و توانای ئێمە لە پەرلەمان ڕابگرن. ئەوان ئێمە ڕوبەڕوویان ئەبینەوانێ لە ڕووی یاساییەوە لە ناو پەرلەماندا بۆ خزمەتی هاوڵاتیان کاری خۆمان دەکەین. سپاسی جەنابتانەکەم، ماڵاوی لە بیسەر و بینەرەکانم دەکەم، پاشان جەنابتان دەتوانن ئەو کارانەی کە هەتانە بە بیسەر و بینەرەکانی ڕابگەێنن وەکو بەربژێری ژمارە 50 لیستی 190. سپاس دووبارە بۆ بەڕێستان. بەڵێ خۆشەویستان، دووبارە سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامەم بەڕێز نیان عومەر تۆفیق وەکو بەربژێری ژمارە 50 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوو. هیوادارم تەندروست بن و دوور بن لە بەڵا. هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی، لەم بەرنمەیە من دەرفەتم نەبوو کە باسی کارنامە چاکسازیەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم و باسی ئەو گەندەڵیانەش بکەم کە سەرانی سلێمانی ئەنجامیان داوە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بە تایبەتی هاوڵاتیانی شاری سلێمانی لە پەیجە یاساییەکەی خۆم لەگەڵم دابن. هەموو ڕۆژێک من کارنامەکان بۆ بەڕێستان دەخەمە ڕوو بۆ ئەوەی ئێمە بزانین لە شاری سلێمانی چۆن فری و دراوین و چۆن هەڵخەڵەتێن دراوین، چۆن ئەمانە لەژێر پاساوی ژەهری خۆیان کە جیاوازی چینایەتی و جیاوازی ناوچەگەرێتیە خەڵکی سلێمانیان هەڵخەڵەتاندووە بەوەی کە دەبێت ئەمان دەنگ بدەن بە لایەنە سیاسیەکانی ناوشاری سلێمانی بێ ئاگا لەوەی کە خەڵکی سلێمانی چەندین ساڵە قوت و موچەیان دەبڕدرێت و وەفێڵی یاساییان لە سلێمانیە لێ دەکرێت، زەویەکانیان تاڵان دەکرێت و دەست بەسەر پرۆژە بازرگانیەکانی ئەم دەڤەرەدا دەگیرێت، سەرانەیان لێ دەستەندرێت. بۆیە تەمەنا دەکەم ئینشاءالله ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە دەرلەوەی کە بەڵێ من کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم بەڵام بتوانم لە پەرلەماندا نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بم، بە تایبەتی هاوڵاتیانی شاری سلێمانی. هەمومان پێمان خۆشە کە شاری سلێمانی شارێکی گەشە سەندوو بێت، چیدی گەنجەکانی شاری سلێمانیش بە بێکاری نەهێڵدرێنەوانێ و بە بێ ئیشی و بە بێکاری لە ناو کافتریا و لە ناو شوێنە بازرگانیەکانی خۆیاندا بە بێ ئیشی کات بەسەر نەبن کە هەموو پرۆژەکانی ئەمان لە شاری سلێمانیدا کردنەوەی کافتریا و باڕ و دیسکۆکان بووە. ئەمان گەنجیان بێکار کردووە بۆ ئەوەی کاتەکانی خۆیان لەو شوێنانە بەرنەسەر. ئینشاءالله ئێمە هەوڵ ئەدەین دەستی پارتی دیموکراتی کوردستان بێنینە ناو شاری سلێمانی بۆ ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان، ئەو پرۆژانەی کە لە بواری کەرتی پیشەسازی، کەرتی کوشت و کاڵی و لە بواری خوێندن و فێرکردن و هەموو بوارە خزمەتگوزاریەکانی تردا تا بتواندرێ ئێوە وەکو هاوڵاتیانی شاری سلێمانی لەو شوێنانەدا کار و خزمەتی خۆتان درێژە پێ بدەن. کاتێکی خۆش، ژمارەکەشم 51 تەمەنا ئەەکەم کە هاوڵاتیانی شاری سلێمانی هاوکار و یارمەتی دەرم بن.